سڵاوتان لەبێ خۆشەویستان بەناوی خۆم و کارمەندانی کەناڵی پەیامەوە پیرۆزبایی جەژن لە هەموو لایەکتانەکەم. وەکو شیعارێکی ئاینی پیرۆزی ئیسلام ساڵانە وەکو موسڵمان دوو جەژنمان هەیە، جەژنی ڕەمەزان و جەژنی قوربان. دەمانەوێت پەیامی هاوڵاتیانتان بۆ گوازینەوە بزانین لەسەر جەژن چیمان پێڵێن بە پیرۆزبایی لەکیەکەن و جەژنەکان چۆن بەڕێەکەن. جیاواز لەمانە ئەم جەژنە جیاواز لە جەژنی پێشووی قوربان کە ئێستا نەخۆشی کۆرۆنا هەیە لایەنە پەیوەندیدارەکان وەزارەتی تەندروستی داوا کات کە خۆمان پارێزین کەمتر تێکەڵاوبوون و تەوقەکردن و ماچکردن هەبێ. دەمانەوێت لەگەڵ ئەمانەیە پەیامی پیرۆزبایی هاوڵاتیانیشتان بۆ بگوازینەوە لەگەڵمانە بن. شێوازی جەژنکردمان ئەبێت چۆن بێ بە تایبەتی ئێستا کە ئەبێ ڕێنمایی تەندروستی جیاوازێ بکەین جیاواز بێ لە جەژنەکانی پێشووتر. بەڵێ سەرەتا جەژنە پیرۆزە لە گشت مسلمانانی جیهان و بە تایبەتی کوردستانەکەم داواکارم لە خوای گەورەکەوە هەموو مسلمانان و بە تایبەتیش خەڵکی کوردستان پارێزرا بێت لە ئەم نەخۆشی کە ڕووی لە هەموو جیهان و بە تایبەتی کوردستانیش کردو. تەبەن جەژن بۆنەیەکی ئاینێ با بڵین ئێمە وەکو مسلمان لە دێر زەمانەوە هەر بەو شێوەیە بۆ کە لە سەردەمی ئیسلاما چۆن کراوە، بەڵام لە ئێستادا بە شێوازی جیاوازترە لەبەرەوەی بار و زروفی ئێستای MBA کە لە هەمومان تی کەوتوین بەهۆی ئەم ڤایرۆسی کۆرۆنایەوە جیاوازە. تەبەن بە تایبەتی بۆ ئەم نەخۆشیە بێ خۆمان پارێزین و دووربین لە هەموو مەترسیانەی کە بێتە مایەی دروستبوون و ئەو ڤایرۆسەکەوە هەموو جیهان پێوەی ئەناڵێنێت و زۆر مەترسیدارە. بۆیە داواکەم من وەکو هاوڵاتیەک داواکەم کەەوە هاوڵاتیان هاونیشتیمانیان ئەچنە هەر شوێنێکەوە وەکو چۆن ئێستا من و هاوڕێم دانیشتین دووری لە یەکتر چینە کافتریایەک لە قاوەخانەیەک لە چایخانەیەکدا ئەنیشتنیا لە سەردانی کە سوکاریش ئەگەر بکرێت تا ڕادەیەک دوور بن لە یەکتریەوە بۆ ئەوەی کە هەموو لایەک ئینشەڵا دوور بێت لە ئەم نەخۆشیە و تەندروست باشی هەمومان خۆمان پارێزین لە هەموو ڕوویەکەوە. بۆیە داواکارم دووبارە هاوڵاتیان بتوانن خۆپاراستن باشترە لە چارەسەرکردن، بۆیە ئەوە بکەنە شیعاری ساغ و سەلامەتی بۆ خۆیان و بۆ دۆست و خزم و کەسوکاریان. وڵایەتر لەگەڵ خەیزانی خۆمان و لەگەڵ ئایلەی خۆمان بە بڵێن و خزمی ئێمە ئیتر پیرۆزبایی لە هەموو ملەتی کورد و کوردستان و بە هەمان شێوەیە هیوادارم نەجاتە بین لەو مۆزوعی کۆرۆنای تردا یەکسەر زوو یان نەجاتەبی. باشە ئەم جەژنە جیاواز لە جەژنی پێشووی قوربان لایەنی تەندروستیە بێ پارێزین خۆمان پارێزین. ئێوە چۆن جەژنە پیرۆزەکەن و لەگەڵەوەیشا ڕێنمایی تەندروستی جێبەجێ؟ طبعا بەتاکید ئەبێ تۆزێک التزاماتی بکەین بەبوونی ئەو وەزعە، ئیتر ئەبێ هەر لە دوورەوە بە بڵێن پیرۆزبایی بکەین ئەیچی بکەین مەجبوڕین. بەهۆی نەخۆشی کۆرۆناوە هەر لە ماڵەوە بین ناچین بۆ هیچ شوێنە، هەر لە ماڵەوە جەژنەڵێ. لەگەڵ کیا زیاتر ئێوە جەژنەکانتان بەسەرە بن؟ ئێمە جەژنەکان هەر سەردانی خزم و کەسوکار و کوڕ و کچ و خزمەکانمانەکەین و ئەم جەژنە کە ئێستا کۆرۆنا هەیە و ئەبێ خۆمان پارێزین ئێوە چیەکەن بۆی هەم وەکو جەژنەکە کە هەمیشە پەیوەندی کۆمەڵایەتی بەهێز کردووە هەم لەگەڵەوەیشتا خۆشمان پارێزین. ئێمە خۆمان نەپارێزین لەبەرەوەی ناڵم لە ماڵەوەدا ئەنیشین ناچین سەردانی وەکو جەژنەکانی کە سەردان ناکەینی ماڵان بەس بە تەلەفۆن جەژنە پیرۆزاکەین. باش ئەگەر کەسێک هات بۆ ماڵتان ئەو کاتە جەژنەکە چۆنەکە؟ چار نییە ئەوەی تەلەبێ بە خێراتنی بکەی بەس چیە خۆپارێزی ئەەکەیت و تەوقە و باوەش بلێکدانە نییە نەخێت ماچکردن و تەوقە ناکرێت. والله يعني پێویستە ڕێنمایی تەندروستی جێبەجێ بکرێت لەم جەژنەیە بەڕاستی نوێ جەژن و سەرقەبران و هات چۆنێ بە مادام تەلەفۆن هەیە و ئەنتەرنێت هەیە و ڤایبەر هەیە ئەتوانن بەو ڕێیە یعنی مرۆڤەکان جەژنە پیرۆزە لە یەکتری. ئەگەر کەسە خۆشەویستەکانی خۆت و بەڕاستی خۆشەوێ ئەم جەژنە یاخود باوشیان پێمە کە تەوقیان لەگەڵ مەکە بۆی بیان پارێزین. ئەوە زۆر ئەساسە، یعنی خەڵک بە ئەم جەژنە یعنی بەردەوام بێ قەچێکە تەوقە نەکا باوش نەکا بە یەکتریە ئەم لاولای یەکتری ماچ نەکە خۆشەویستی یعنی
ئەوە نییە بڵێ بەوە دەریا بڕم بە تاوخۆ بە ماچکردن نییە بە ماچکردن نییە بە تەوقەکردن نییە ینی ئینسان قسەکانت سەر خۆی وڵی ڕاستیەکەی ئەوەیە ئێستا یەکی خۆم ئێمە دەوری وابزان مانگی یەکەوە باخمانێت چونە بۆ ئەوێ باوەڕێکی حەو مانگە خۆمان لە هەموو کەس و کار و خۆشەویستەکانمان دوورخستۆتەوە لەبەر خاتری ماڵ و بناڵمان ئەوان هاتون بۆ لامان بەس وڵای ئێمە پێویست نەچوون بۆ لایەن بەتەماین ئەم جەژنش هەر لێوێ بەجەژنکەین بە تەنیا دەژنەکەین هەروەڵا لێوێ بەجەژنەکەین ئەم جەژنە جیاواز لە جەژنەکانی پێشوو ئەبێ خۆمان پارێزین لەگەڵەوەیشا جەژنە پیرۆزەش هەر بکەین ئێوە چۆن جەژنەکە جەژنان سەردانی خزم و ماڵ و کەس و کار و جەژنە پیرۆزەوە پیرۆزبایی لە کیەکەی لێرەوە جەژنە پیرۆزبایی لە هەموو کەس و کار و خزم و کەس و کار باشە ئەم جەژنە ئەبێ خۆمان پارێزین ینی نەخۆشی کۆڕۆنا هەیە و وەزاری تەندروستی داواکە خۆمان پارێزین ئێوە چی یەکەن تاوەکو خۆتان پارێزن و جەژنە پیرۆزیش لە کەس و کارتان وڵی چیەکەن هەر هیچ ناگەن هەر بە پێ ڕێنمایەکان تەندروستەکان و سەردان یەکترین و بەس خزمەتی و ملاولا هەر هەیە پیرۆزبایی لە کیەکەی جەژنە پیرۆزە لە کیەکەی پیرۆزبایی لە هەموو مسلمانانی کوردستان و عێراق و سەرتاسەری جیهانەکەم مامە شێوازی جەژنکردن وەکو کولتورێکی جوان لەناو کوردەوارێ وا بووە هەمیشە پەیوەندی کۆمەڵایەتەکانی بەهێز کردووە خزمان کەس و کار سەردانی یەکتریان کردو زۆر جار ئەگەر دوو کەس دەنگیشیان بۆ یەکەوە بێ ئاشتیان کردوونەتەوە بەڵام ئەم جەژنە جیاواز لە جەژنی قوربانی پێشوو ئەبێ لایەنی تەندروستی بپارێزین چی بکەین تا پەیوەندی کۆمەڵایەتی بەهێز بکەین لەگەڵەوەیشان خۆمان پارێزین لە تێکەڵاو بوو وڵی سەردان کەم بکەینەوە بە دەرەجەیەک دووەمیش وەکو جاران باوش بە یەکاکردن و تەوقە و ماچ و مۆچ و ئەمانیتیانە بێ زۆر باشە بەتاکید ئەم نەخۆشی کاتۆتە پێشەوە ینی بە ئەمە تاسیر لەسەر هەموو لایەیە پێویستە هەرێکە لە ئەستی خۆمان وەکو تاک خۆمان پارێزین ینی من وەکو خۆم بەڕاستی بڕیارم ماوە تەنها چەند کەسێکی زۆر نزیک ینی دەرەجەیەکانم سەردانیان بکەم ئەویش تەنها خۆم ینی ماڵ و مناڵ بەتەمانیم هەر لە ماڵ بیان بەمە دەرەوە لەبەرەوەی بەڕاستی ئەم نەخۆشیە کاریگەری لەسەر هەمومان هەیە و سبینێ هەر شتێکە ڕووبە ینی نەتیجەکەی بە خۆمانە ئەتوانین ئەو کەسانەی تریش لە ڕێگەی ئێستا تەلەفۆنەوە ئەنتەرنێتەوە لە ڕێگەی ڤیدۆ بەسەریان بکەینەوە لە جیاتیەوەی کە بچین ئاوا لە نزیکەوە یەکتر بەتاکید ینی من وەکو ئەوەی کە عەرزم کردی من وەکو خۆم بە تاچی بەتەما هەم سەردانی کەسە هەر نزیکانم بکەم بەڵام بە شێوەیەک کە تاسیری نەبێت هەم لەسەر ئەوان هەم بۆ خۆشم کێشە دروست نەبێت بەڵام بۆ خێزانم و ئەوانە ینی پێم وتون ئەوانە توان لە ڕێی تەلەفۆنەوە جەژنە پیرۆزە لە هەموو کەسوکاری خۆم بێ کەسوکاری خۆیان بێ ینی جەژنە پیرۆزی خۆیان بگێنە باوکو دەڵێ حەز ناکەم زۆر تێکەڵاوی چواردە چی یەکەن بۆی خزمانتان بەسەر بکەنەوە بەڵام تێکەڵاویش دروستە وەڵایی هەر وەکو خۆی وتی بچین بۆ لای خزمە نزیکەکانمان بۆی هەم خۆمان توش نەبین و هەم کەسی بەرامبەریش توش نەبین بەڵێ دەبێت لە پابند بین بە ڕێنمایانە لەبەر تەندروستی هەمووان لە قەڵەباڵغی دوورکەوینەوە بەڵێ ئاگامان لە مناڵەکانمان بێت بڕێرداوە چی دروستکەی خواردن بۆ هاوسەر وڵا هەروە عادەتەن کوردەواری ناسنەوە بە ماڵ خەزووران با چۆن بە تایبەتی خواردنەکە یانی تۆ خواردنەکە لێنیارەی لە ماڵ خەزووران بە حازری خۆمان خۆش بیسپاس یەکەم کەس کە گرنگ بێ بەلاتەوە جەژنە پیرۆزەی لێ بکەی یەکەم کەس طبعاً هاوسەرەکەم اینجا دوایی خوشک و براکانم اینجا ئەندامانی تری خێزانەکە من وا هەست دەکەم ئەم جەژنە و لەگەڵ جەژنی داهات بڵێن پێشووتر زۆر جیاوازیە چکە بڕاستی لە نەبوونی موچەدان و ئەمانە و خەڵکە تەسیری زۆری لەسەریان کردووە نیوەی ئێوە هەمووتان نەزانن لە من باشتر زانم خەڵکی ئەم شارە لەسەر موچە ئەژێ ئێستا موچەکان لێ گیراوەتەوە بەڕاستی ئەمە بەعام کوردستان وایە کارە ساتە من بە کارە ساتی ئەزانم ئێستا بەکۆزانین جەژن یەکێک لەو هۆکارانەی کە پەیوەندی کۆمەڵایەتی وەکو کولتورێکی کوردیشی پێات بۆ پەیوەندی کۆمەڵایەتی بەهێز دەکرد بەڵام ئەم جەژنیان بەهۆی نەخۆشی کۆڕۆناوە وەزارەتی تەندروستی داوا کە خۆمان پارێزی بەڕای تۆ چی بکەین تا جەژنە پیرۆزە و لایەنە کۆمەڵایەتەکەیش بەهێز بکەین و کولتورەکەی خۆمان کە بە جوانی هاتۆبی پارێزین لەگەڵ ئەوەیشا ئەو لایەنە تەندروستیە بپارێزین بەڵێ ئێستا خۆتەزانی
سالاینی تەکنەلۆجی زۆر بەرپایە لە هەموو شوێنێکە ئەتوانین لە ڕێی تۆڕە کۆمەڵایەتەکانەوە پیرۆزبایی جەژنانە بکەیت تەعزیەنامە بنێری بەڵێ تۆڕە کۆمەڵایەتەکان وەکو باسی بکەن ئەتوانیت پرسەنامە بنێری یاخود لە خۆشەکانە بەشدار بی پێویست ناکات و هەموو کاتی هەڵکوتیتە سەر ماڵان و ماڵان بێتە لای چکە باری تەندروستی ئەوە وڵاتەکە وایە بەو شێوە و لە هەموو دنیاشە ئەو خۆپارازی کراوە یعنی ئەوە شتێک نییە بەعیب وڵی بەنسبەت جژنەوە یعنی هەموو کەس یەکتری ببینێ باشە بەس بەڕێی من قەرباڵی دروست نەبێ چونکە احتمالە یەکی لەو خێزانەیە هەڵگیری ڤایرۆسێ بێ خۆشەکە لە هەمووی تێکدا بۆی خۆشەویستانیشمان پارێزین بعد تەنخواکردن و ماچکردن ئەم جەژنە نەبێ هەر لە ڕێگەی سەلامکردن بەڵێ سەلامکردن و بەس و هەمووشی ماسک بەسێ چکە ماسک زۆر زەڕورە هەموو کەس لە دەناگە چگەی سا ڤایرۆسەکە بەو گەرمایە وەکو دوکتۆرەکان ئەڵێن لە ئاوهەوایە نەماوە بەس لە خەڵکەکانایە نەخڵە بێتەوە لە ڕێی هەناسەوە چونکە هەمووی کۆبێتەوە لە ژوورێکە بێگومان خەڵکی تر تووشەوێت چی بکەین تا ئەم جەژنە هەم خۆمان پارێزین هەم پەیوەندە کۆمەڵایەتەکانیش بێز تا ئەتوان سەردان مەکەن سەردان کەمکەنەوانێ باشە و کەمامە و توزی دووریش پارێز نەتەوە باشە بەڵام ئێستا دەبینین تۆ ئەگەر لە ماڵەوە بی خەڵکێک هەردێ بۆ سەردان لەو حاڵەتەیە چی ئەگەر توان تۆزەکەی میکەنەوە تا جژنێکی تر قەچێکە ئەوە نییە ئەوە هەیە بەس ئەگەر هاتن بە هەوڵ بن ماچنەکەن تەوقەنەکەن بەپێی هەوڵانیان بەپێی هەڵی خوانی وایە زۆر دەمەکەنی بینیەوە دایکێتی کە سوکاری نزیگەیتی وان هیچ بەس تا ئەتوان نیکەن لەبەر سەحەتی خۆمان و کە سوکار باشە تۆ وەکو خۆت سبەینێکە جەژنە پیرۆزەکەی لەکێوە دەست پێەکەی چۆن جەژنەکەتان بەڕێەکە بەیانی لە ماڵەوە دەست پێکەین دوای ژین بۆ ئیش لەگەڵ هاوڕەکانی ئێرم دێن بۆ ئیشی سبەین ئەکید عادی گوتانی باسی جژن بۆ بکەیت جژنە پیرۆزە لە کێەکەی تۆ I don't know. عیدکم سعیدە عیدکم سعیدە باش بڵێ بای 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 بەسەری کامێرەکە بای باش زۆر سپاس هەندێک کەس یاخود هەندێک ماڵە بینین لە جەژنەکانە تازیەکانیان تازەکەنەوە یان جۆرە لە جۆرەکان جەژنەکە لە خۆیان و لە ڕەنگە مناڵیش کە زۆر دڵی بە جەژن خۆشە تێک بدەن چی دێ بۆ حاڵەت طبعا ئەوەش ئێمەی کورد با بڵین بە تایبەتی کە مسلمانین ئەم بۆنانە چ بۆنەی نیشتیمانی بێت چ بۆنەی ئاینی بێت لە ناو کەلتوری کوردەواری ئێمە ڕەنگی یاوەتەوە و هەموو ساڵێک ئەو بۆنانە ئەکرێتەوە بەڵام ئەکرێت وەکوی کە پێشتر ئاماژەم پێدا بە شێوازە چکە مناڵ ئەو نازانێت کە زروفی ئێستا چۆنە یا لە قەیرانی دارایان کەەوە گەشتۆتەوە ڕادەی کە هاو نیشتیمانیان هاوڵاتیان هەم لە ڕووی سایکۆلۆژی و نفسیەوە نامرتاحن یاخود با بڵین وەکو ساڵانی ڕابردوو نییە لەبەرەوەی لەم قەیرانە هەموو کەس نیگەرانە بێت بێزارە بێتاقەتە یاخود ئەو ئیمکان و توانایی نییە بتوانێت ئەو پێداویستانەی بۆ مناڵەکانی دابین کە ئەکرێت بە شێوازە لە شێوازەکانی تر مناڵەکانی مقنعی بکات یاخود بتوانێت ئەوەی لە توانایەتی دڵیان خۆش کات تر بە قسەی خۆش بێ بە دانیشتن بێ یاخود بۆ شوێنێ بێ کە دوور بێت لەم نەخۆشی و ڤایرۆسەکە نەبێتەمایی دروستبوونی نەخۆشی مناڵەکانی خۆش و کەسوکارەکەی ینی بتوانین بە شێوازە لە شێوازەکانی عرف و عادەت بتوانێت دڵخۆشی بکە مناڵەکەی تر بە کڕینی نوقڵێ بێ لە ماڵەوە تازەکردنەوەی تازەکە بە دڵنیایەوە مەسلەی پرسەش خۆمان ئەزانین یعنی ئێمە ئەوە واقعە لە کۆمەلگەی ئێمە بەڕاستی ئەم کەلتورە هەرماوە ینی چکە کەسەکە کەسێکی ئەزیزە دەسەدا تۆ ئەبێت دڵناوی بکەیتەوە بەڵام خۆزگە بکرایە ڕاستە لە دەزانی کەس و ئەزیز ینی زۆر ناڕەحەتە بەڵام خۆزگە بکرایە ئەم جۆرە پرسانش ناڵم بکرێتە کەلتوری وڵاتی شتر بەڵام کەم بکرایەوە ینی بۆ ماوەی چەند سەعاتێک وایە بکرایەکەوە سەرخۆشی لەو کەسوکاری کە ئەو کەسی کە کەسێکی لە دەستداوە بکرایە و بە شێوازێک وایە ینی بۆ چەند سەعاتێک وایە وەکو چۆن تەشبیه نەبێتیت بۆ ئاهەنگێک کە بانگێش کراویت یا خۆت شەکرا خواردنەوەی
کوڕکچێکە کە زەواجەکەن نی سعاتێک و کەسانی دانیشتون بکرا ئاوا بە شێوەیەکی زۆر کەم و چەند سعاتێ بکرێت و بۆ ئەوەی هەم بەڕاستی ماڵەکەش ئەرک و مەسرفێکی زۆر نەسێ سەرشانی چکە بەڕاستی لێرە ناڵم لە کۆمەلگەی ما خەریکا بێتە نەریتێکی زۆر جیاواز لەوانی پێشووتر مەسرفێکی زۆر و خەرجێکی زۆر بە کەسوکاری خاوەن تەعزیەکە ئاکرێت جەژن دڵخۆشیە ینی کەسوکار خەڵک خۆی دڵی خۆشەکات بەڵام بەعزێک هەیە ینی سەرەکەی برینی یەکتری بریندارەکەنەوە لە باتەوەی ساڕێژی کە سەرەکەی برینەکەی نوێ ئەکاتەوە بۆ مردوەکەی سەر باش نەبێت تێکدانی ئەو جەزە نەوەڵی خۆش نییە باش نییە کاریشی باش نییە بەڕاستی ناباوە خۆی لە دەستدانی ئازیز بەڕاستی ناخۆشە بەڵام تۆ بەهۆی مەسەلەن دانیشتنێک و دوو دانیشتنەوە کۆمەڵێک کەس تووشی نەخۆشیەکەی کۆمەڵێ مناڵ یعنی تووشی نەخۆشیەکەی تۆ بیتە خاوەنی دروستبوونی کارەسات بەڕاستی تۆ ئەم کارەساتە بۆ دروستەکە ینی با نەبێ باشترە ئەوە ناباوە هەریکە لای خۆمانەوە بە مۆبایل یا ئەو پیرۆزباییە بکەین بەڵامی تر با نەبێت ڕێی تۆڕە کۆمەڵایەتەکانەوە من بە باشی ئەزانم پەیوەندی بکرێت لە خۆشیەکان و لە ناخۆشیەکانشە وڵی ئەو دیاردەیەش نمێنێ زۆر باشترە ینی ئەڵێ کل نەفس زایقەت الموت هەموو کەسێکی بێ بمرێ هەر کەس بۆ خۆی لە نەفسی خۆیە تعزێدا بنێ نەکو تعزێ تازە بکاتەوە ئەو بکات دوعایکی خێر بۆ ئەو ئازیزە زۆر باش بەڵێ ئێستا لە دوای نوێژی عەسرەوە دوعاکردن لەم ڕۆژی عەرەفەیە بۆ مردووە بۆ زین و بۆ هەموو کەسێ زۆر لە هەموو هاتوچۆ و لە هەموو شتێک باشترە تازەکردنەوەی تەعزیە چی دێ لەسەر ئەم بابەتە ینی هەندێک ماڵە بینین تازەکە تازەکەن جوان نییە ئەوە تەعزیە تازەکردنەوە مردوو کە مرتی تر دوای سێ ڕۆژە وردە ئەوەی هین نیات لە مناڵی شتێکەدا بەڵێ هەر لە عیلەکە تێک هەیە ترخۆ مردن هەمومان نەمری وڵای خۆی دیارەیەکی بڵێم باش نییە بەسەوەی ینی بۆتە عادەت خەڵک ئەوەی لە ترسی گلەیی و ئەوانە مەجبورە بچێ سەرنام کاتەوە یان بڵێن نۆ جەژن ینە بەڵێ نۆ جەژنی پێڵە ئەژنە شتێکی زەڕور نییە ڕەنگە دوعای خێر بۆ مردەوەکە سەدقاتی ئەوە بێگومان ڕاستە ڕۆژێکی ناخۆشە و وەکوینە بیریەکەنەوە و یادیەکەنەوە بەس ئەی مناڵەکانیشمان وەکو ئێمە مافیان هەیە و ئەوانیش حەزی بە خۆشێک وڵی ئێستا من زۆری شتەکەم لەبەر خاتری مناڵەکانەیەکەم خۆشی دەرمانی خۆشی دڵی مناڵەکانە ئینا خۆشمان لەوێ ئەو خۆشیە نەبینین بەس دەبەر خاتی دڵی مناڵەکان مەجبورین کەواتە لە ژیاتی ئەوەی تازیەکە و پرسەکە تازە بکەینەوە بە دوعایەکی خێر بۆ مردووە خێریان بۆ بکەین و دوعا بۆ ئەوان بکەین بۆ دنیایان یەکێک لەو شتانی کە بەداخەوە لە کۆمەلگەی خۆمانە بۆتە کولتورێک تازەکردنەوەی ئەو تەعزیانەیە ینی کەسێک بۆ نمونە کەسێکی خۆشەویستی لەدەست داوە لە یەکەم جەژنی لە دەستدانی ئەو خۆشەویستەیە تازیەکەی تازە کاتەوە خەڵکانێکی جەژن سەردانیان دەکەن ئەمە جۆرە لە جۆرەکان وەکو دین پێم وایە ئەمە دروست نییە وەکو خۆشیان ئەو جەژنیان لە خۆیان لە ماڵ و مناڵەکەش تێکەدەن بە تایبەتی مناڵان کە زۆر دڵیان بە جەژن خۆشە بۆیە هیوادارین وەکو دین پابندبی بەو شتەوە کە ئێمە لە جەژنا خۆشی دەرببڕین و لایانی کەم دوعای خێر بۆ مردووەکە بکەین نەک جەژنەکە تێک بدەین لایەن دێکەس کە ڕەنگە خوا نەخواستە زەرەری بۆ مردووەکەی شەوێت. چیت هەیە بۆ ئەو دایکان و باوکانەی کە منداڵەکانیان لە جەژن نابەرەدن یاری تەقەمنیەکەن یاری ئاگرینەکەن چیان پێڵێ چ پامێک تێبە وڵای بڵێم چی ینی نازانم چۆن بێت هەڵێم یعنی ئەو خراپە بۆ مناڵەکان طبعاً چونکە بۆنی کبریت و هەموو شتێک لەو طبعاً ترسینی هەیە چونکە لەوانەیە بریندارە بێ یان ئەسووتێ یان شتێک ئەو شتانە بەکارنێنن چونکە زەرەری مناڵەکانیشی تیاوێت چەند جار حادیسە ڕوویاوە و یاری مناڵانە ئەو شتانە جوان نییە زۆر مناڵەکە خۆشی بریندار بەڵێ ناڵێم زۆر جار بەرکەوتۆز برینار وە دەستی یان دەموچاوی ئەم شتانە جوان نییە پێویستە لەسەر دایک و باوک ڕێگا نەیە بە مناڵەکانن ئەو شتانە سەرەتا ئەبێ دەسەڵات یعنی حکومەت
ئیتر لایەنی ئەمنیەکان لە سەرەتاوە نهێڵێ بێتە ناو شارەوە یان نێڵە بێتە ناو وڵاتەوە بەڵام لەسەر دایک و باوکیش ئەوە زۆر زەرورە کە نهێڵێ ئەو کارانە ئەنجام بدەن شتێکی خراپە ئەو دیاردەیە هەیە یعنی کەوتۆتە ناو سیارەوە سیارەی سوتانووە یعنی کارەساتی ناخۆشی لێ دەکەوێتەوە شتێکی خراپ جوانە ینی من ئەو خاڵە بەلامەوە زۆر گرنگە بەڕاستی من خۆم زۆر گلەیم هەیە لە هەموو ئەو دایک و باوکانەی کە ڕێگا ئەکەنەوە یامەجاری مناڵەکانیان ئەدەن ئەو جۆرە تەقەمەنیانە بکڕن یا بەکاری بێنن و هەم داوام لە بێجگە لە دایک و باوکان داوام لە هەموو ئەو شوێنانە هەیە کە ئەو تەقەمەنیانە ئەفرۆشن دوکاندارەکان بەڕاستی ئەو پارەیە بەلای منەوە ینی پارێکی حرامە پێترسێن ینی شتێکی زۆر خراپە هەم بۆ مناڵەکە بۆ خۆشی تاسیری هەیە بۆ خەڵکیش بەڕاستی ترسێک و ناخۆشیە دروستەکە ئینسان لە جەژنا پێویستە هەر شتێ بکە بێ مای خۆشی بۆ خەڵک نەک ببێ ماوەی ناخۆشی و ینی خەڵک دڵتەنکە ینی لەبەرەوە داوایان لە یەکەم دوورکەونەوە لە فرۆشتنی ئەو جۆرە تەقەمەنیانە هەم دایک و باوکانیش مەجای مناڵەکانیان نەدەن ئەو لەو جۆرە کارانە دووریان بخەنە و ڕێگریان لێ بکەن ئینشاءڵڵا بەڕای من با پارەیان هێنێ بۆ شتانە چکار خەسارە شتێکی کاتیە خۆشێکی کاتی پارەیان نەدەنێتتر هیچ چامان ناکردن بەڵێ بۆ تاقەمەنی نەک بۆ ئێستا بۆ منم پارەمەتە جلی جەژنی پێکڕم ئەوە قەینە بەس تۆ تاقەمەنیە شتێکە بەڕاستی و گوناحە پارە لەوە سەرفەکەی باوکت پێشتر پارۆشتی بەیەوە داوە جەژنانتان پێدای خۆت هەر ڕۆژی جەژنانەمان پێ هەموو جەژنێ کەمتان پێدا لێ رازین لە بڕەکەی خەمە نەوێ پارەی چاکە کۆزانین لە جەژنانە مناڵان تەخەمەنی زۆر بەکارێن یاری ئاگرین زۆر بەکارێن چیت هەیە بۆ دایکان و باوکان کە زیاتر چاودێری مناڵەکان بکەن هیوادارم ئەو شتانە نەبێنێ بەڕاستی شتێکی باش نییە زۆر هەر خۆمانیان ڕەنگە پێ ترساند بێت مناڵە هەڵێ بەڕاستی شتێکی زۆر خراپە کارەساتی لەبێتەوە وڵای هەر گوناحم دایک و باوک بێڵێ ئەم جەژنە مناڵ زۆر بڕاتە دەرەوە باشە ئەمەیەک لە مەترسی سەحەتیان دوش ئەو تەقەمەنیشتانە هەڵبن نەتوان بیفرۆشن ڵ ئەگە فرۆشتیشیان ئەنجا کەوتەر سەر دایک و باوکیان ئاگای لە مناڵەکانیان بهێرە من وەکو دایکێک لەلایەن خۆمەوە داوا لەو دایک و خۆشەویست و باوک خۆشەویستانەکەی ناگای لە مناڵەکان ئەو یارانیان بۆ بەکارنێنن چونکە زۆر زەرەری هەیە هەم نەک بۆ مناڵی خۆیان زەرەری بۆ مناڵی تری هەیە لە جەژنا هەمیشە بینیم مناڵان یاری تەخەمەنی زۆر بەکارێنن خەڵکی پێترسێنن بەڵام چیت هەیە بۆ دایکان و باوکان کە چاودێری مناڵەکانیان بکەن لە وەڵی بۆ دایکان و باوکان ینی پێویستە چاودێری مناڵەکانیان بکەن چونکە ئەو شتانە احتمالە خۆی مناڵەکە زەرمەند بێ سی بە خودی مناڵەکەی خۆشیانە بەڵێ بێگومان و شتێکی خراپیشە بەڕاستی جەژن هەمیشە هۆکارێک بە بۆی هەمومان پەیوەندی کۆمەڵایەتیمان لەگەڵ کەس و کارم و دەرودراوسی و ناسراوەکانمانە تازە بکەینەوە و پەیوەندی کۆمەڵایەتەکان بەهێز بکەین بەڵام ئەم جەژنە جیاواز لە جەژنەکانی تر ئەبێ کۆمەڵی ڕێنمایی تەندروستی هەیە جێبەجێ بکەین بۆ نمونە ئەگەر چوینە دەرەوە با ماسک و دەستکێشمان پێبێ لایەنی کەم هەر ماسکەکەت پێبێ باشترە یاخود ئەو کەسانی کە دەزانی زۆر نزیک نین با سەردانیان نەکەین بەڵکو بە تەلەفۆن پیرۆزبایی جەژن و گەردن ئازایی لە یەکتری بکەین حاڵەتێکی تریش کە دەبینین زۆر جار مناڵان لە جەژنەکانە یاری ئاگرین و یاری و تەخەمەنی زۆر بەکارێنین داواکارین لە دایکان و باوکان چاودێری مناڵەکان بکەن بۆی خودی مناڵەکە سەرەتا پارێزراپی و ئەو کەسانێکی کە لەو گەڕەکەن یاخود لەو نزیکانن بەو یاری و تەخەمەنیانە ئازار نەدرێن و بێزار نەکرێن بۆی هیوادارین هەمیشە هەمووتان لە جەژن و خۆش و شادیا بن و هەر ساغ و سەلامەت بن ئینشاءڵڵا دووبارە جەژنتان پیرۆز بێ تا بەرنامەیەکی تر و پامێکی تر بەخوای گەورەتان سپێرم خواتان لەگەڵ